بەناوی خۆی گەورە لە قەزای کفریم لە بەرنمەیەکی تایبەتدا مەدانیان بە دوواداچوون بۆ کێشە و گرفتەکانی قەزاکە دەکەین. هاوڵاتیانی قەزای کفری ماوەی 3 ڕۆژە لەسەر شەقا من و مانیان گرتووە، دەڵێن تاکو و داواکاریەکانیان جێبەجێ نەکرێ واز لە ناڕزایەتەکانیان نایەنن. لێرە لەگەڵ چالاکوانان و بەشێک لە هاوڵاتیانی قەزاکە گفتوگۆ دەکەین لە زاری خۆیانەوە. پێم خۆشە کێشە و گرفتەکانیان لە ماوەی ڕابردوودا کە خستویانەتە ڕوو تاکو ئێستا جێبەجێ نەکراوە بەیان بکەین. لە دەستە ڕاستمەوە مامۆستا ئەبوجیاد کە چالاکوانە لە قەزاکە، مامۆستا هاشم میوانی بەردامەکەمە لەگەڵ کاگیوا کە بە نوێنەری گەنجانی قەزاکە بەشداری بەردامەکە دەکات، لەگەڵ مامۆستا کۆچەر بە خێراتنی هەمووتان دەکەم. کاگە بوجیاد لە جەنابتەوە دەست پێەکەم کێشە و گرفتەکانی چەند ساڵەی ئێوە ئەتوانم بڵێم چەندین ساڵە ئەم داواکاریانە دووبارە ئەکەنەوە و چەندبارە ئەکەنەوە تاکو ئێستا جێبەجێ نەکراوە. کێشە و گرفتەکانی ئێوە ئەگەر باس بکەی خۆی لە چیا ئەبینێتەوە؟ بسم الله الرحمن الرحیم. پێشەکی بەخێر بێن بۆ ئەم بەرنامەیە. بەڕاستی وەکو باسەکرێت یعنی چەندین گروگرفتمان هەیە، چەندین ساڵە بەڕاستی شاری کفری ئەناڵێنێ بەدەستیوە و بۆچوونی بەندە ئەوەیە خۆی لە ئیدارەی گەرمیانەوە هیچ حکوومەت ینی پشکی شێری بەرەکەوێ، بەڵام بە تایبەتی ئیدارەی گەرمیان غەدرێکی زۆری لە شاری کفری کردووە. من بە داتا باسیەکەم، یعنی ئەو شتێک نییە لە خۆمانەوە دەست بخێنە گرفانی خۆمان و باسی بکەین. ماوەیەکی زۆر من وردبینیم کرد لەسەر پرۆژەکانی ئیدارەی گەرمیان لە ئەو کاتێک کە 2008 تا 2014 چەندین جار داوای بەڵگەم کرد لە ئیدارەی گەرمیان لە چەندین کەس نەیاندا پێم. خۆشبەختانە کتێبێکم دەستکەوت، کتێبی کاک سەلاح کۆخا بوو، گەرمیانێکی ئاوەدان. لەو کتێبە من وردبینیەکی 8 سەعاتیم کرد. 8 سەعات وردبینیم لەسەر پرۆژەکانی گەرمیان کرد. کاتی خۆی گەرمیان بریتی بوو لە 5 قەزا، پشکی کفری لە 120 بوو لە پرۆژەکانی کفری، بەڵام بە وردبینیەی من لە 120یان نەدایەتە کفری، لە 115.65 داوە. وردبینیم کرد لەو ماوەی کە ماوە 4 پۆینتەکەی تری کە 35ەکە 35 ملیار بای 35 ملیار پرۆژەکانی شاری کفری خوراوە بۆ شاری کەلار. ئەمە حەقیقەتە، ئەمە بەڵگەی لەسرە و من لەسەر ئەم قچانی خۆم بەرپرسم. بە دوواداچوونتان کردووە ئەمەتان بە ئیدارەی گەرمیان وتووە، ئەوان وەڵامیان چی بۆ بووی؟ هیچ وڵامێکیان نییە. ئاخر بەڵگەش کە ئەم ئیدارەی گەرمانی ئێستای کە شێخ جەلال سەرپەرشتیەکە لەوانەیە بڵێ کاکەوە ئیدارەی پێشوو بوو، بەڵام ئەم بەڵگەی بەدەستی منەوەیە. ئەمە بەڵگەیەکی ڕەسمیە، ئەمە بەڵگەیەکی ڕەسمیە. خۆم لە وزارەتی پلاندانان دەستم کەوتە. ئێمە کە سەردانی وزارەتی پلاندانانمان کرد وەکو ڕێکخراوی پاڵپشتی شاری کفری، ئەمەیان دا مەسەلەن وتیان ئەمە شتێک کراوە بۆ گەرمیان، هەرچەندێ وەزیر هەڵی داوە 1-2 پرۆژە کرایەوە بۆ کفری. من توانیم ئەم بەڵگەم دەستکەوێ. لەم بەڵگەیە ئیدارەی گەرمیان تەبەن وزارەتی پلاندانان داوای کردە لە ئیدارەی گەرمیان ئەو پرۆژانەی کەوا وەستاوە دەرخستەیان بۆ بکەن بزان چی پرۆژەیە گرنگە. لەو دەرخستە قسەکەم تەواوکەم چکۆمە گرنگە بەڕاستی. لەو دەرخستەیە بای 540 ملیارە، 467 ملیاری تەنها بۆ کەلارە و 56 ملیاری بۆ کفریە. لەو 56 ملیارە 44 ملیاری بۆ ڕێگەی کفری و کەلارە. یعنی بە داتا لە 101 لەو 540 ملیارە بۆ شاری کفری ئین نەکراوە. ئەوەش قەینا بەس بامان تەواوکەم تووە. ئەم بەڵگەکەی تر خەتەرە. ئەمە وزارەتی پلاندانان بە ئیدارەی گەرمیان وتوێتی چی پرۆژەیەکی ئستراتیجیتان هەیە بۆ دوای 2020. ئەو پرۆژە استراتیجیانەی کەوە دانراوە بای 233 ملیار و 893 ملیۆن و 856 هەزارە. ئەلەمەیە کارەساتە. کەلار 225 ملیار و 725 ملیۆن بۆ کەلار. کفری 3 ملیار و 423 و
44 ملیاریش دیار نییە لە دەرخستەکە نووسراوە 44 ئاوادانکردنەوەی کارەبا ڕاکێشان بۆ 44 دێ ئەمە گەورەترین غەدرە بەڕاستی لە شاری کفرێکرێ. زۆر سپاس کاکە بوجاد دێنەوە لات گفتوگۆکەمان بەردەوامە بێ مامۆستا هاشم تا چەند پێتان وایە پرۆژەکان و پرۆژە وەستاوەکان لە قەزای کفری ئەنجام نادرێن یاخود پرۆژیان بۆ قەزاکە لەلایەن حکوومەتەوە ئەتوانم بڵێم قەزای کفری جۆرەك لە جۆرەکان بۆتە قوربانی لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندە بۆی کە پەراوێز خراوە تا چەند پێتان وایە کە پرۆژە لە قەزاکەتان ئەنجام نادرێت. وڵی خۆی سیمای شارەکە سەیری بکەی دیارە ئەگەر پرۆژی پێوە کراوە یان نەکراوە بەڕاستی ئێمە لەم ساڵانەی دوایی بووینەتە قوربانی نەک نێوان حکوومەتەکان ئێمە تەنانەت بووینەتە قوربانی یاریکردنی نێوان مەسئولەکانی ئیدارەی گەرمیان چکە تەنها حکوومەت بە شێوە گشتەکەی بەرپرسیار نییە لە کەم و کوڕەکانی شار ئیدارەی شار بەرپرسیاری یەکەمە لە سەروی ئیدارەی شار و ئیدارەی گەرمیانە بەرپرسیارە بە دەرەجەیەکی زیاتر و فراوانتر دواتر دێتە حکوومەت چونکە ئەگەر ئەمان لە چوارچێوەی پلانی کاریان لە چوارچێوەی ئەجندای خزمەتکردنیان دەستنیشان کرد بێ پلانیانە بێ نەخشایانە بێ بۆ خزمەتکردن خۆ ئەم نەخشەیە چێتە ئیداری گەرمیان و ئیداری گەرمیان بەو نەخشەیە داوا لە حکوومەتەکە ئەم برادرانەی ئێمە بەداخەوە هەر هەمویان تەنها لەبەرەوەی دەستیان کردو بە زمانی کوردی خۆماڵ دەستیان کردو بە کڵاوەکەی خۆیانەوە لە پێناو مانەوەی خۆیان شاریان پەراوێز خستە تووسەی پرۆژەکانی شار بکە ئێمە وەکو هاوڕێم ئەبوجیاد وتی لە ماوەی ڕابردوو بەدا دەچوونمان کرد شتێکی ترمان بۆ دەرکەوت ڕاستەکەی ئەبوجیاد ئاماژەی پێ نەکرد فێڵێکیان کردووە لە شارەکەمان ئەو فێڵەشە چیان کردووە چی پرۆژەکانی شارەیە لە ڕابردوو خستیانتە سەر پترۆ دۆلار کە بە بڕیاری سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران ڕاگیراوە هیچ پرۆژەیەک ناکرێ واتە سەرجەم پرۆژەکانی شار ڕاگیرە ئیشی پێ ناکرێ بەڵام پرۆژەکانی دەوروبەری تر بۆ نمونە قەزا و ناحەکانی تر و کەلارین کە ناوەندی ئیدارەکەیە پرسیارە بکەم کێڵگەی نەوتی حەسیرەش سەر بە کفریە هیچ سوودتان بینیوە لە مەسەلەی بودجی پترۆ دۆلار وەڵاهی وەکو سوود ناوەڵا تەنها دووکەڵەکەی و بارگرانەکەی بۆ ئێمەیان ڕێگاوبانەکەی ئێمە خراپەکە ئەگەر نا کۆمەڵێ پرۆژەی خزمەتگوزاری ئەکرێ لە چوارچێوەی کۆمپانیان نەوتیەکان بەداخەوە ئەبرێتە جێگەی تر و شوێنی تر و خزمەتی پێکرێ تەنانەت شیرینیەکان کە ئەدرێ بۆ ئەم شارە ناکرێ ینی من پێمان سەیرە تۆ دێی زەوێ بە نرخەکانی ئێمە ئەفرۆشی یعنی لە چوارچێوەی پرسیارەکەت زەوەکانی شارە فرۆشی بای ملیارێک و قوسورە ئەیخیتە خەزیێنەوە کە بە دواتر لە ناوەی ئیدارەوە پەدەستەکەی سەر پارەکەی منە کاکە تۆ خزمەت ناکەی پارەکەم بۆ بی پارەی زەوەکانی شارە بن بۆی ئەوان ناوەڵا خزمەتیان نەکرد ئەوش حاڵی شارە بەباشیت ئەگەر بە خزمەتیان کرای حاڵێکی باشە زۆر سپاس دیارە ئەمێ ئاماژە بۆ بکەم بڕیار بوو قایمقامی قەزای کفری و سەرۆکی شارەوانی لە بەرنامەکە ئامادە بن بەڵام پەیوەندیشمان پێوە کردن ئامادەی بەرنامەکە نەبوون بۆی کە لێرە بوونایە وەڵامی پرسیارەکانی خەڵکی قەزای کفریان بدایەتەوە بەڵام بەداخەوە بەرنامەی ئامادەی بەرنامەکە نەبوون ئەچمە لای مامۆستا کۆچەر مامۆستا پێم وابێ ئێوە سەرپەرشتی وەکو ڕێکخراوێک سەرپەرشتی ئەم گرتبوونەوە و مانگرت ناکەن ڕێکخراوی و پاڵپشتی کفری بۆ پەرەپێدان ئاماشتان چییە لە ئەوەی کە ئەم ناڕەزایەتیەتان بەم شێوەیە فراوان کردووە بەخێر بێن بۆ کفری من سەرەتا پێشەوەی وەڵامی پرسیارەکەت دەمەوە حەزەکەم جەخت بکەمەوە لەسەرەوەی خۆزگە ئەم بەڕێزە قایمقامی کفری و مدیری شارەوانی لێرە ئامادە بووین چونکە دوێنێ هاتنە ژێر خێمەکە و لەگەڵ ئێمە بوون وعدی ئەوەیاندا کە لەگەڵمانن و بەڕاستیان دێپرسیارەیە ئەبێ ئەوان وەڵامی بدەنەوە چونکە ئەوان قایمقام و ئیدارەی ئەم شارەدەن بەداخەوە نازانم ڕەنگە پێم وایە هیچ کارێکی تر لەوە مهم نییە لە ئێستا ئەوان بە هەر بیان و یەک نەهاتوون نازانم من دووبارە لێرەشەوە لە ڕێگەی کەناڵەکەی ئەوە داوایان لێ یەکەم بێنەوە لەگەڵمان بن چونکە ئێمە ئەوان ڕەفز بکەینەوە ئەوان ئێمە ڕەفز بکەنەوە شارەکە وێرانترە بێ ئێمە حەزەکەین ئەوانیش وەکو ئێمە چونکە ئەگەر یەک تۆز ویژدانیان هەبێ ئەوانیش دەزانن نەعەدالەتێکی گەورە بەرامبەرم شارە کراوە من حەزەکەم باسی دروستبوونی ئەم ڕێکخراوەی ئێمە بکەم سەرەتا طبعاً لە چەند ساڵی ڕابردوو لە کفریە و نەعەدالەتی و نادادی زۆر بەرامبەر کفری کراوە لە لایەن دەسەڵاتدارانی ئەم سنوورە
زۆر بەڕاشکاوەتر برادرانی یەکێتی لێرە بەرپرسن ینی خۆزگە لە ڕێکخراوەکەی ئێمەش نوێنەریان هەیە بەڵام خۆزگە ئەوانیش لێرە بان ئێمە چەند گەنجێک و نوێنەری هەموو لایەنە سیاسیەکان مامۆستای ئاینیمانتیایە و خەڵکی پارێزەر و پسپۆرمانتیایە لە یاسا و خەڵکی ڕۆژنامەنووسمانتیایە دەرەنجامی ئەو نادادی و نەعەدالەتیەی چەند ساڵی ڕابردوو بەرامبەر کفری کرا بڕیارماندام ڕێکخراوە دروست بکەین ڕێکخراوەکەمان دروست کرد هەنگاوی زۆر باشماننا لە 3 ساڵی ڕابردوو زۆربەی هەرە زۆری وەزارەتەکان گەڕاوین و دەستکەوتمان هەبووە بەڵام بەم ڕێکخراوەی ئێمە کێشەکانی کفری چارەسەر ناکرێت بەڕاستی کفری شارێکە لە لێواری مەرگایە بەڵێ من هەر دروستبوونی ئەم ڕێکخراوەی ئێمە بۆ گەیاندنی چارەسەری کفریە بە سەرۆکی بەڕێز سەرۆکی حکوومەت و بەڕێزان جێگری سەرۆکی حکوومەت و دەسەڵاتدارانی ئەم وڵاتە چونکە کفری لە لێواری مەرگایە کفری ئێمە بە داتا لامانە لە چەند ساڵی ڕابردوو نزیکەی 1200 ماڵی کوردی ڕەسەن لەم شارە باری کردووە چۆتە سلێمانی و هەولێر لە جێی ئەوە 900 ماڵی عەرەب هاتوۆتە شوێنی بەڕاستی من لێرەوە ڕوو لە سەرۆکی حکوومەتەکەم داوای لێکەم بەڕێزیان لیژنەیەک لەسەر ئاستی وەزارەتەکان بنێرێتە ئەم شارە چونکە گرفتەکانی ئەم شارە ڕەنگە لەوە تێپەڕیوە کە بە ئیدارەی گەرمیان و بۆ شارە سەر بکرێ پێویستە ئەوان وەکو حکوومەت لیژنەیەکی باڵا بنێرن بە وردی لە گرفتەکانی کفری بکۆڵنەوە چونکە ئێمە بەدەستی خۆمان شارێک تعریب بکەین قوربانگیان مەسەلەن ئێمە لە شەڕی داعش نزیک سەدان شەهیدماندا لە جەلەولا کە ناومان لێ نابوو گوڵاڵە بەڵام کفری شارێکی ڕەسەنی کوردیە خۆمان لە چەند ساڵی ڕابردوو ئەگەر ئەم وەسع بەردەوام بێ کفری دەبێتە شارێکی عەرەبنشین بەڕاستی ئەگەر پرسیارە بکەم مەترسیەک لەسەر کفری هەیویش تعریبە وە خۆت باست کرد 16,000 دۆنم زەوی کشتتوکاڵی لەبەردەم مەترسی فرۆشتنایە بە خەڵکی عەرەب ئەمە مەترسێکی جدیە لەسەر کفری بەڵێ زۆر جدیە و جگە لەوەی جگە لەو زەویانە کە ئێستا عەرەبەکان بە هەموو قووەتێ محاولاکان کە ئەو زەویانە بکڕن بە پارەیەکی باش ڕەنگە خەڵکی شارە کە خەڵکێکی نیشتیمان پەروەرن بۆیە نایفرۆشنەوە ئەگینا بەڕاستی ئەم شارە لە ڕووی دیمۆگرافیاوە خەتەرێکی گەورەی لەسرە و ڕەنگە لە هەولێر و سلێمانی بە ملیۆنان عەرەب هەبن ترسی تعریبوونی لەسەر نییە بەڵام کفری هاوسنوورە لەگەڵ عێراق و تکا دەکەم داواکەم لە جەنابی سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت کە ئەم شارە لە لێواری مەرگایە ڕزگاری بکەن بەهانایەوە بێن و لیژنەیەکی باڵا بنێرن بەڕاستی ناکرێت بەم شێوە بەردەوام بێت زۆر سپاس کاگیوا وەکو گەنجێک بەشدارە لە بەرنامەکەمان سپاس بۆ ئامادەبوونت گرفتی گەنجان و یەکێک لە داواکاریەکەشتان پێم وابێ نەبوونی هەلی کارە لە قەزاکەتان تا چەند قەزاکەتان هەلی کاری تیا ئەڕەقسێ دەست خۆشێ بۆ ڕەخساندنیان بەرنمەیە ڕاستی من سەرەتا پێشەوەی بێمە سەر پرسیارەکەت ئەمێ باسیەوە بکەم ئامانجی ئێمە چی بوو لە دروستکردنی ئەم چالاکیە یان ئەم مانگردنە ئێمە چەندێ ئامانجمان لە مەسەر ڕەخساندنی هەلی کار و خزمەت گوزاری و مەسەل ئەم داواکاریانەی کەوا لامە دوۆنە ئامانجمان پاراستنی خاکی باشووری کوردستانە مەسلەی کفری ئێستا لە باشووری کوردستانە کۆتا شارە هاوسنووری نیسە گەڕێکێکمان سەروە حکوومەت عێراقە باشە یعنی ڕۆژانە خێزانی عەرەب دێتە کفری و خێزانی کوردەوەی بیەکاریەوە لەم شارە دەرەچیە ئەوەی حکوومەتی بەعەس نەیتوانی بە شەڕ و بە کوشتن و بە لێدان و مەسەل بە ئەنفال بەم شارە مەسەل کورد نەمێنێ لەم شارە ئێستا حکوومەتی کوردی ئەیکا بەهێمنانە ئەیکا مەسەل خەڵک لەبەر بێکاری جاران لەبەر کوشتن ڕای ناکرد ئێستا لەبەر بێکاری ئەم شارە جێ دێڵێ و من دڵنیام ئەگەر خەمی ئەم شارە نەخورێت چۆن ئێستا جەلەولا و سعدیە و مەسەل خانەقینەوەمانە ڕێژەی کورد زۆر کەمی کردووە کفریش ئاوای بەسەرادیە 1600 خێزانی عەرەب هاتوونەتە ئەم شارە قەزا و ناحیەکانی 1600 ماڵ زیاتریش باریان کردووە لەم شارە ئەگەر وا بڕواتە مەسەل کورد نامێنێ لەم شارە ئیسا من تەمەنم 25 ساڵە تا ئێستا پرۆسەی هاوسەرگیریم نەکردووە ڕەنگە 5 ساڵ تریش نەتوانم ئەم پرۆسەیە ئەنجام دەم لە کاتێکا لەم شارایە گەنجی عەرەبەیە 25 ساڵە دوو خێزانیە و 5 مناڵی عەرەبیەیە ئەم شارە تعریبە بێ ئەگەر ئێمە مەسەل ئەگەر حکوومەت ئاوڕێکی لێ نەداتەوە بێ مەسەر پرسیارەکەت مەسەل کێشەی گەنج مەسەل کێشەی کەمی خزمەت گوزاری کفری نەک مافە گشتیەکان تەنانەت مافە سەرەتایەکانی گەنج پێی نەدراوە مافە سەرەتایەکان ئەزانی چییە
مەسەل ئاوی خواردنەوە یعنی هەمومان لە کفریا لە ماڵەوە هەمومان فلتەری ئاومانێ ئاوەکەمان سوێرە ناخورێتەوە ئەگەر بیخۆیتەوە کلێتە وەستێنە مەسەلێکی تر لە مافە سەرەتایەکان چییە هەوایە مەسەل وەبوونی ئەو شەریکەی نەوتەوە این حەسیرە ڕۆژانە 15,000 بەرمیل نەوت هەیە هیچ ئسفادێکی بۆ کفری نییە تەنانەت بەس نەخۆشیەکە بۆم شارەیە چەندین کەسەیە تووشی ژێرپەنجە بۆی ئەوە مەسەل گەنجی ئەم شارە ناتوانێت ئەو سەرگیریش بکات زۆربەی ئەوانەی وای ئێستا لێرەتان خوشکێکمان شو کردەوە مەسەر شارێکی تر گەنجەکانمان ناتوان ناو سەرگیر بکەن کاکە مەسەل بەوەی بێکاریەوە بەوەی نەبوونی پارەوە زۆر سپاس زۆر سپاس وڵای ئەگەر جارێ ناتمەتە سەر دێم وڵات لە داهاتوا دێم وڵات من چونکە نوێنەری گەنجم تخوا فەرموو قسەکانت تەواو بکە بەڵێ مەسەلەی بێمە سەر گەنج مەسەل ئێمە کێشە ئەوە نییە مەسەل بێکاری ئەوە هیچ 140 بۆ 150 گەنجمان بێکارە هەر هیچ ئیشێکی نییە ئەوەیشی هەیەکەوە ئیشیە مەسەل 150کەی تری کە ئیشیەیە من بە ئیشی نازانم من خۆم وتومە لە برسا بمرم ڕۆژانە بە 5,000 ئیش ناکەم ڕۆژێ دوای جەژن ڕۆشتمە حیسناعی کفری باشە سیارەکەی باوکم بردبوو چاکی بکەم وەستاگەوتی وەڵا خەڵکی کفری ئیشکەر نییە و ئەمانە کەس ئیش ناکە ڕۆیشتم لێکۆڵنەوەم کردم زان بۆچی گەنجی کفری ئیشکەر نییە لە شاگردەکەیم پرسی وتی کاکە ڕۆژی 3,500 مەداتێ لە بەیانی تا ئێوارە ڕۆژی 3,500 بەشی چیەکە هەر لە سۆماڵی شتیوانی هەر خۆشکاجیوا دێمە وڵات کاگە بوو زیاد دێمە وەلای تۆ ماوەی 3 ڕۆژەمانتان گرتووە ئێوە خێمەشتان هەڵداوە لانە پەیوەندیدارەکان لەسەر ئاستی حکوومەتی هەرێم لەسەر ئاستی حکوومەتی عێراق هیچ وەڵامی داواکارەکان ئێوەیان داوەتەوە تا ئێستا سەرخەت تا ئێستا هیچ وەڵامێک نییە تەنها بەس خۆی لەوەیە بینێ قایمقامی ئەم شارە لەگەڵ ئاسایش و مدیری شەورتە و شارەوانی هاتنە ژێر ئەم خێمە لە سعات 12:10 نیمەڕۆ هاتن لێرە پشتیوانی خۆیان دەربڕی فەرمویان ئێمە ئەوەی کەوە داوایەکەن ئێمە پاڵپشتانە بین بەڵام حقیقات ئەگەر پاڵپشت بواە ئەوە ئێستا جەنابی قایمقام و جەنابی سەرۆکی شارەوانی باتە لەم دیبەیتە جوابی ئەمیان بدایەتەوە بەڕاستی هەموو کەسێک دەتوانێت بڵێ من پشتیوارم بەڵام ئێمە کردارمان گەرەکە یعنی قسەکردن دادی ئێمە نادا غێری ئەوە کاگە بوو جادەمە و پرسیارە بکەم لە ماوەکانی ڕابردوودا ساڵەکانی ڕابردوو هیچ جادا شتێکتان ئاڕاستی حکوومەت کردووە لەوەی کە وەڵامتان نەدرێتەوە بۆتان جێبەجێ نەکرێت ئێمە دەیان یاداشتمان پێشکەش کردن تەنانەت یاداش بۆ سەرۆکی حکوومەت جێگیری حکوومەت یاداشمانداتە ئیدارەی گەرمیان یاداشمانداتە ئەنجومەنی پارێزگا یاداشمانداتە پەرلەمانی کوردستان پەرلەمانی عێراق یعنی بە حەقیقات کەس نهاتە دەم ئەم یاداشتانەوە بۆیە بڕیارماندا لە دوای ئەو ماندووبوونەی ئەو 3 ساڵی کە ئێمە وەکو مەراسۆنمان لاتە بوو هەر ڕۆژە و لە شارێکا بووین هەر ڕۆژە و لە دەرگای بەرپرسێکمانەدا یعنی دوای ئەو ماندووبوونە زۆرە هیچ ئەنجامێکی نەبوو بەڕاستی ئەنجامێک کە مەلموس بێ بۆیە بڕیارێمانگردنماندا زۆر سپاس مامەسا هاشم دەربارەی کەرتی ڕێگاوبان و ئاوەدانکردنەوە پێم خۆشە باسێکی ناو قەزای کفریمان بۆ بکەی بزانین لە ڕووی ئاوەدانکردنەوە و پێشکەوتن و ئەو بابەتانەوە هیچی پێوە دیارە بەداخەوە ئەگەر باسی شار بکەین شار ڕێگاوبانەکانی هیچ تازەی پێوە دیار نییە ئەوەی تازە بێت تەنها ئەم ڕێگەی کەلار کفریەتانە ئەگینایچ ڕێگاکان هەمووی هین سەردەمی کۆنە بەداخەوە زۆر لە گەڕەکانمان تەمەنیان لە بەقەت تەمەنی حکوومەتەکە گەورەتر و زیاترە ئەوەیشی کە کرابوو لە پێشووتر بەسایی سەری ئەم حکوومەتەوە ئەویشان هەڵتەکانەوە گەڕێکی ئازادیمانەیە کە لە حکوومەتی هەرێم گەورەترە تەمەنەکەی پێش ئەوەی ئەوان بێنە دەسەڵات قیر بوو کە ئەوان هاتن هەڵیان تەکان بە ناوی نۆژەنکردنەوە ئێستا خۆڵە و زیخە و خەڵکەکەی بێزار بووە لە دەودانشتنە گەڕەکمانەیە گەڕێکی ڕاپەڕین ئەم گەڕەکە بەداخەوە ئەم گەڕەکە هەر بە هەمان شێوە ئەو گەڕەکە تەمەنی لە تەمەنی حکوومەت گەورەترە لە سای سەری ئەم حکوومەتەوە چۆن جێهێشتووە لە ئەو حکوومەتی ڕابردوو ئەم حکوومەتە بەردێکی لەسەر بردنەوە گەڕەکی ڕزگاریمان هەیە ئەو گەڕەکە هەمان ئەمانە ئەو گەڕەکانن کە دەستی خێری شکر بۆ خوا دەستی خێری ئەم حکوومەتە ئەگە دەستی خراپکردنی پێنەگەشت دەستی باشی پێنەگەشت زیاتر حکوومەتی هەرێم یان حکوومەتی ناوەندی بەرپرسە لە
ئاوەدانکردنەوە و خزمەتکردنی ئەمەیان بەڕاستی پرسیارێکی زۆر خۆشە. یعنی ئێمە لە خەڵکی ئەم شارین شتێکمان هەیە پندێکی تورکمانیە ئەڵێ ئۆیلەرم یان زیفلەرم، ینی یا یاریەکەم یا یارەکە تێکەدەم. ئەمان نەیاریەکەن نەیارێکە شتێکەدەن، ئەمان نە ڕێگادن حکوومەتی ناوەندی خزمەت بکە و نەش خزمەتمانەکەن، نەخۆیان بە خاوەنی شارەزانن و نە ڕێگەشەدەن خەڵکی تر و لایەنی تر و حکوومەتی تر خزمەتی شار بکە. ئێمە گیرمان خواردەوە بەدەستی ئەم حکوومەتەوە نەوت و سەرۆت و سامانەکە ئەبا، پارە و داهات و زەریبەکە ئەبا، گومرک و خاڵ و ڕێگا و پارە و ئەوەی لە داهات بێ ئەم حکوومەتەی دزێەوەی با بووم بوورە و شەی دزین بەکاردێنم چکە هیچ وشەیەکی تر نییە لە شایستەی ئەم دار و دەستە بێ هەموویە بن بەڵام نایانەوێت دینارێک لەو شاری کە دەستکەوت من پێشرا ماژەم پێکرد ملیارێک و 700 میلیۆن دینار زەوی فرۆشراوە زەوی ئەم شارە ئێتۆ زەوەکە بە یەکەیتە پرۆژە لە شەوێکی تر ئەمە لە کوێی دنیا عەدالەتە ئێمە بەڕاستی گیرمان خواردووە لە نێوان نەعەدالەتی ئیداری نەعەدالەتی دەسەڵات نەعەدالەتی من زۆرم پێ سەیرە ینی حکوومەتێک خۆی باسی نەعەدالەتیەکە زۆنێک و ئیدارەیەک باسی نەعەدالەتیەکە کە خۆت ئەناڵێنی بەدەست نەعەدالەتیوە بۆ نەعەدالەتی دەرحەق بە ئێمەکەی تۆ باسی ئەوەکەی حکوومەتی هەرێم سەرۆکایەتیەکەی حکوومەت غەدرەکە لەم زۆنە باشە غەدرەکە قبوڵمانە غەدری کرد بەس تۆ وەرە تۆ لە ناو زۆنەکەی خۆتا غەدرەکەی ینی ئەوەی ئەو پێتی ناکە تۆ بە ئێمە خراپترەکەی زیاترەکەی ینی بەڕاستیم پێ دەڵێم زەوەکەمان نەفرۆشن پارەکەی بن نەوتەکەمان نەفرۆشن پارەکەی بن خاکەکەمان نەفرۆشن پارەکەی بن کاکە خۆ هیچ نابێ 175 بردووە بە ملیشکاوت 125 بۆ شارەکە خزمەت بکە ئێمە ئەوەش ناکەن تا داهات و سەرۆت و گومرکە بوو لێرە هەموو گومرکیانە برد هیچیانیش نەکرد ئێستا ڕێگەش نادەن خەڵکی شار خۆی لەسەر زەوەکەی خۆی پرۆژەیە بکە لەسەر زەوەکەی خۆی خانوویە بکە لەسەر زەوەکەی خۆی کشتتوکاڵێ بکە لەسەر زەوەکەی خۆی بیری ئاو بکە بە بیانووی ئەوەی زەوەکانی ئێمە لە نێوان ئەم دوو دەسەڵاتین ئەگەر پێتان نەکرێت بە خێوەکرێ فەرمو بە خێویکەن پێتان بە خێو ناکرێت فەرمو جل و جاتاتان بپێشن لە کێواتە بشتن بۆ زۆر سپاس ئەگەر ئەم وەلای مامۆستا کۆشەر دەربارەی کەرتی تەندروستی لە قەزای کفری پێم وابێ زۆر باش نییە ئەگەر ئێستا کەسێک لە حاڵەتێکی کتوپڕا بێ ئەبێ بگەێنرێتە کەلار پێم وابێ کەرتی تەندروستی چۆنە لە کفری وڵاهی نەک تەنها کەرتی تەندروستی هەموو کەرتەکان لە وەزعێکی زۆر خراپە مەسەلەن ئێستا نەخۆشخانەی کفری وەکو گەراجێکی سەحی وایە تۆ ئەگەر نەخۆشێکت هەبێ بە سیارەیەکە گوازرێتەوە بۆ کەلار و لێەوە بۆ سلێمانی ڕەنگە هەندێک جار ئۆتۆمبیلەکانیش ئیسعافەکانیش بنزینیان تیان نییە ینی گەراجەکەش هەندێک جار بە کەڵک نایە من ئەمەوێ تەوزیح بە شتێک دەم بەڕاستی ئەم شارە لە ڕووی مێژوویەوە گەڕینەوە بۆ مێژوو و خەباتی ئەم شارە لە هەموو شۆڕشە یەک لە دوایەکەکانی کورد ئەم شارە دەوری کاریگەر و زۆر بە قووەتی هەبووە مەسەلەن لە شۆڕشی ئەیلول یەکەم گۆڕی بە کۆمەڵ لە ساڵی 1963 25 پێشمەرگەی خەڵکی ئەم شارە شەهید بوون و یەکەم گۆڕی بە کۆمەڵ لەم شارە هەیە لە شۆڕشەکانی دواتر لە شەڕی داعش لە هەموو مقاومەکان دژی نێرانی کورد ئەم شارە دەوری کاریگەر و سەرەکی هەبووە بەڵام زۆر بەداخەوە ئێستا نەک گەنجەکان خەڵکە بە تەمەنەکەیش گەیشتونەتە ئەو قەناعەتەی ئەڵێن ئێمە بگوازرینەوە بۆ سەر حکوومەتی عێراق بەڕاستی ئەمە خەتەرە و دەبێ حکوومەتی کوردستان بەجددی بێنە سەرخەت و ئاوڕێک لە کفری بدەنەوە زۆر باشە کاگیوە دێمەوە لای تۆ دیارە نازانم دڵت پڕاشتی زۆرت پێ قسەی زۆرت پێ ئەتەوێت چی بڵێ وەڵی قسەم زۆر پێ و معاناتی گەنج کاکە من نوێنەرە هەموو گەنجەم ناگەرێ ئەبێ کەمێک کاتی من زیاتر کەی بۆی شتێک باسکەم هەر سەرەتا لەسەر پرسیارەکەی و حەزەکەم قسەیە بکەم مەسەل لەسەر کەرتی تەندروستیە دکتۆر ئازاد قسەیە جوانیە بوو مەسەل لەم شارایە هەر دکتۆریە ئیسە لە وڵاتانی کە کاتێ دەرمانێک دروستەکان مەسەل لەسەر چی تاقیەکەنەوە لەسەر مشک تاقیەکەنەوە کفریش وەکو مختبەرێکی لێهاتووە هەر دکتۆرە هیچ نەزانێ ئەینێرن بۆ کفری خۆی فێرەکات و نقلەکەنە شارەکانی تر ئەم جابا بینەوە سەر مەسەلەکەی خۆمان گەنج مەسەل کێشەی گەنج یعنی ئەوە باز بێکاریم کرد هیچ ئەوانەی وا کاریانەیە نەفەری وایە لە هەشتی بەیانیوە تا 12 شەو کارەکە لە سۆپەرمارکێتێکا ڕۆژی 5,000 ئاخر خوا قبول ناکە
ڕۆژانەی کرێکارێ لەم شارە دەرەجە حرارە 50 ڕۆژانەی کرێکارێ 15,000 لە سلێمانی و شارەکان تری 50,000 مەسەر کرێکاری ڕۆژ نین وایە ئەگەیتە 30-40,000 یعنی نیوەقیوەتیش نییە. ئەمجا گەنجێ زۆرمانە لە کفری و سەر خۆیڵ گردووە بۆ کەلار سلێمانی کارە من خۆمێکێکم 5 ساڵام شارەمە جێهێشتووە لە سلێمانی کارەکەم ماوەیە پێش ئێستا چاڵنجێ بڵاوە بووە سەرۆکی حکوومەتی وێنەیەک لەسەر کارەکەم وێنەیەکم بڵاو کردێتەوە خۆ من لە کارگەیەکی شایش ناکەم هەر کرێکاری مەکرد لە کۆمپانیایەکیش مەکرد وێنەیەک وەک وەم عالەمە وێنەیەکم داکرد وێنەیەک لەسەر کارەکەمە سوێن بەخوا لە کەمتر لە مانگیەکان 93 گەنجی ئەم کفریە نامی بۆم ناردە تخوا ئیشێکم بۆ دۆزۆ ئیش نییە لە کفریە خۆشببختانە ئیشم بۆ 40 گەنج دۆزیێتەوە بەڵام ئەوەکان تریچی لێ بکەم مەسەل یعنی هەمووی بەدەست بێکاری وە ناڵێنە زۆر سپاس دەستخۆش ئەم کاکەیە لە بڕادە شوێنەکەی قایمقام زین ئەتەوێت تۆ دەربارەی کفری چی بڵێ کاکە یەکەم جا ببوورە ئەم شوێنە چۆڵ بوو ئەبوو جەنابی قایمقام لەم شوێنە دابنیشێ ببوورە من قایمقامی کفری نیم ئەو داوایانەی خەڵکی شار بەشە گەورەکەی لە ئەستۆی ئەم دوو کورسیە چۆڵی کە من هاتوومەتە سەر دانەیەکیان و دانیشتم و داوای لە لێبوردن لە جەنابی قایمقامی شەکەم کە من لە جێگەی ئەو دانیشتم بەڵام من قسەکانی ئەو ناکەم وە گەنجێ قسەی خۆمم هەیە قسەکانی ئێمە بۆ ئەم شارە بۆ خەڵکی ئەم شارە بۆ ئەم شارە مەینەت دیدە بۆ ئەم شارەی کە ئەوەی خوێنە تیای ڕژاوە لە خوێنی نان لە ئەنفال لە شەهید بە حەجمی شارەکە و گەورەتر لە حەجمی شارەکە ئێمە خاوەن شەهیدین خاوەن هیچ نا ئێمە هێڵی بەرگری و مەقاومەتی نەگەر ئێمە نەبین ئەگەر کفری نەبێ سمود ئەبێتە هێڵی مقاومەت بۆ کوردستان یعنی ئەوەندەی تر لە خاکی کورسان بە دەردی ئەو 51% خاکی کورسان ئەو هێڵی مقاومەتە ئەوەی پاراستوێتی ئینسان بە ئەمەک نەبێت لە سەر دەستگا ئەمنی و ئاسایشەکانی ئەم وڵاتە قسە ناکەم بەڵام بەشی پاراستنی هەرە زۆرەکەی شەڕی داعش گەواهی دەرە کە کوڕەکانی ئێمە ئەم گەنجانەی ئێستا لە خۆپیشاندانەکان دانیشتون لەم مانگرتنە بەشێکی زۆری ئەم گەنجانە خۆبەخشانە لە هێڵی بەرگری بوونە لە هێڵی مقاومەت بوونە دیفاعیان لە شارەکە لە کەرامەتی کوردستان لە کەرامەتی خەڵکی شارەکە کردووە ئەوەی جێی داخە هیچ نابێنن لەگەڵمانە دانیشن لەسەر ئەو تاوڵە لەسەر ئەو مێزە لەسەر ئەم منبەرە پیرۆزەی کە ئێستا ئەو گەنجە بەشمەینەتانە هاتوون لێرە ئێمە دانیشتوین دیفاعی قسەیەک لەسەر کەرامەتی شارەکەمان لەوەی لە خاکی کورساندا نەبڕێ لەوەی لە هەموو ئەو جیەتانەدا نەبڕین هاوشێوی شارەکانی تربین ببوورە زۆرم پێی هەگەر بە قایمقامی قەزای کفریش کاگ ئەبوجا دێمەوە لای تۆ یەکێک لە داواکاریەکانی ئێوە وەکو خەڵکی قەزای کفری دەست لە کار کێشانەوەی قایمقامی قەزای کفریە تەبەنەوە ڕاستە چونکە ئێمە 2 ساڵە ئێمە قسەمان لەسەر کاکشەماڵ نییە وەکو خۆی وەکو شەخص بەڵام قسەمان لەسەر شوێنەکەیەتی من ئەڵێم کاکشەماڵ 2 ساڵە قایمقامی ئەم شارەیە دوو شتم بۆ باس بکە کە کردی بێتی بۆ ئەم شارە 2 ساڵە دووشت پاشان ئێمە وەکوتم باس یاداشتمان زۆر ناد یاداشتمان نار بۆ ئەنجومەنی محافەزەی سلێمانی کاکە بێن کێشەکان ئێمە بزان چییە دوای بۆمان دەرکەوت ئەوان گیریان خواردەوە دەست قەزیەکەەوە دەست یاداشتەکە ئێمە حقەتەن بۆ لیامان پرسی کاکە بۆ نایەن وڵای کاکە تووشی شتی یاسایە بین یاسایەکە چییە وڵای کاکە ئەم قایمقامی کە دانراوە بۆ شاریکردی یاسایی نییە ئەمە ئێمە لەمە خیرە زانیمان دانانی قایمقام حەسەب یاسای 3 ساڵی 2009 ئەبێ ئەنجومەنی قەزا دەستنیشانیکە لەبەرەوەی ئەنجومەنی قەزامان نییە بۆیە سەرۆکایەتی هەرێم لە بڕیاری 2015 بڕیاری یەکی دەرکردە بۆ ئەوەی ئەنجومەنی محافەزە قبولی کاکە بۆ قەزا جابا تاویکەم یعنی ئێمە بەداخەوە ئێڵێم ئێمە حکوومەت ئەوەی کە دەسەڵاتی هەیە بەکشاری کفری ڕنابینێ قایمقامێکی یاسایشمان بۆ بنێرێ ئامە گرفتە کاکە یعنی من تێ ناکەم مە چی حسابێکە بۆ ئەم خەڵکە تۆ قایمقامێکەوە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی مۆڵەتی پێ نەدراوە چۆن نەتوانێت بێت قایمقامەتی من بکە و باسی یاسا بکە باشە هەڵوێستی لایەنە سیاسەکانی قەزای کفری چۆنە بۆ داخوازیەکانی خەڵکی قەزاک هەڵوێستی ئەوەی کە وەکو باسم ڕێکخراوە کا کۆچەر ئیشاراتی دا پێی ئێمە ڕێکخراوە تەبەن
هەموو نوێنەری هەموو حزبەکانی تایە لەگەڵ چالاکوانیەکانی تایە لەگەڵ مامۆسای ئاینی تایە بەڵام بەداخەوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان تا ئێستا وەکوانەی کە لە کفرین هیچ هەڵوێستێکیان نییە بگرە ڕێگری لە ئەندامەکانشانەکەن بێنە ناو ئەم مانگرتنە و ئێمە ئەندامێکشمان هەبوو کەوا جێگیری ڕێکخراوەکەیە ینی بە تەسەوری ئێمە لە ژێری فشارایەکە نەیتوانێت بێت بۆ ئەم مانگرتنە و ئەم ڕێکخراوە دوو ئەندام مەڵبەندی یەکێتی نیشتیمانی تایە یعنی ئێمە حساب دوو ئەندام کەوا ئەندامی ئەم ڕێکخراوە ئەندامی مەڵبەندی یەکێتین بەڵام بەداخەوە یەکێتی تا ئێستا هیچ هەڵوێستێکی نییە وەکوانی کە لە کفرین ئێمە ڕێزمان هەیە بۆیان بەڵام داوایان لێکەم لەم کەناڵەوە کاکە بێنە ژێر ئەم خەیمە لە ژێر ئەم خەیمە ئێمە هەموو مافەکانی خۆمان وەرەگرین ئەوەشی ئەوێت ئەم شارە کێشەی تیان نەبێ باخۆی بێ بە ژێر ئەم خەیمە ئێمە ناڕێن بۆ شوێنێکی تر. زۆر سپاس مامۆستا هاشم بابەتێکی تر هەیە ئەویش مەبەستی ینی شوێنەوارەکانە کفری خاوەنی زۆرێک لە شوێنەوارەکانە و مەترسی لە ناوچوونیشی لەسەر وڵا لە ڕووی شوێنەوارەوە پێما بێ مامۆستا سۆران باشپرسی مامۆستا سۆران ئەو بەشەیە شوێنەوارێکی زۆر لە ناوچەکە هەیە و هەمووشیان لە بەردەم مەترسی لە ناوچوونان مامۆستا هاشم دێمەوە لای تۆ بۆ پرسیارێکی تر ئوستاد لە ڕاستیە ئەمە قسەیەکە ئێمەمانان بۆ خۆمان چی ئێوەش وەکو میدیاکار و ڕاگەیاندکار ڕەنگە بۆ خۆمان بڵین کۆمەڵێکیان لە بەربەرترسی لە ناوچوونان ئەسڵەن هەر هەمویان لە ناوچوون ئەسڵەن نەمان ئێستا من بەدانەدانت بۆ ئەژمێرم لە قشڵەی کفریەوە لە گەڕەکی عەجەمەکان و لە تەقاڵتی و لە گەڕەکی دەدە و لە سینەما و لە عەجەمی کفری هەموو ئەم گەڕەکانە ئەوە کۆمەڵە گەڕەکێکن کە مێژوەکەیان لەم شارەیە گەڕێتەوە بۆ 500 ساڵ لەمەوبەر و تاپووی یەهودیان تایە تاپۆی قاقانیان تایە تاپۆی ڕەشی ئەسلیان تایە و هەموو ئەوانە داڕوخان لە ماڵی مەجی پاشای بابانەوە ئەوە تاشانی داوەتەوە داڕوخاوە کەس نییە خەمێکی ماڵی مەجی پاشا سەرای کفریمان هەیە کە لە سەردەمی عوسمانلیە نهۆمی یەکەمی دروست کراوە لە سەردەمی ئینگلیزا نهۆمی دووەمی تەواو کردو جێی جەندرمە و میتی تورک بووە ئێستاکە ئەو سەرایە بە حساب نۆژەن کراوەتەوە هەستاون بەشێک پارەیان بۆ تەخوین کرد بەشێک لە کارەکانی چووەتە پێشەوە ڕاگیراوە ئەگەری هەر بارانبارینێک چکە ئەو گەچ و قایی کە هەیە ئەنتیە بە باران یەک بارانبارینێک هەموو ئەوانە لە ناوەداتەوە ئەوەی هەمانە ینی جێی خۆیەتی ئێمە تەنها لە بەهاکان کەم نەکەینەوە ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی تەنها ڕێکخراوێکە مامپۆڵا پیاوێکە تەنها خەڵکی ئەم شارەیە کاری کردووە لەسەر نۆژەنکردنەوەی حمامەکەی کفری ئەوە ماوەتەوە بەشێک لەو توراسانەی ئەوەی ماوەتەوە لە سەتا یەکی ڕەبتی بە ئاسەواری گەرمیان نییە کە ئاسەواری گەرمیان پاراستە بێتی ئەسڵەن لە گەرمیانە ئەگەر باسی یەک شوێنی توراس بکرێت باسی ئاسەوار بکرێ ئەبێ هەمومان ملکەچانە بینە ژێر ئەم چادرەی کفری و باسی شوێنەوارەکانی کفری بکەین لە گۆڕە دوخمەکان لە ماڵی مەجی پاشا لە قەیسەری کۆنی کفری لە سەرای کفری یەک لەو داڕوخانە وێرانەی کە لەم شارە وێرانە کە هەست نەکردن بە مەسوولیاتی بەرپرسان و حکوومەت و حزب لە ناوچەکە ئەوەیە زیندانی کفری 170 ساڵ لەمەوبەر خەڵکی کفری تیا عیدام کراوە بە بەرچاوی خەڵکەکەی و زیندانیەکە ئەڕوخێتێت و کەس خاوەنداریەتی ناکات. زۆر سپاس مامۆستا سۆران مامۆستا هاشم تاکەی یعنی لە ناوڕێزایەتی و خۆپشاندان و مانگرتنەکانتان بەردەوامە خۆی بە سروشت لەوەتەی بەشەریەت هاتووەتە سەرزەوی ململانیەکان داخوازیەکان دوو بەرەن هەمیشە لەگەڵ یەکە احتیکاکیان بووە بەڕاستی ئێمە داخوازەکان کەی تاکەی ئەمە دوو پرسیارم بەوەی کەی حکوومەت بە دەنگەوە دێ کەی داخوازەکانمان جێبەجێەکرێ چۆن ئەو داخوازیانە ئەخرێنە بوارێک بۆی بتوانێت خزمەت بە شار بکە ڕاستی مە پەیوەندی بەمەوەیە تۆ ئەگەر بەم ئوسلوبەی ئێستا کە حکوومەت دوورە لە دواخوازی خەڵک بینی ئێمە و بینی حکوومەت بینی ئێمە و بینی ئیدارە کێوێکی دوور و ینی گەورە و درێ زۆرە بینەکەمان ئێمە ناتوانین دەست بەجەخت لە خزمەت گوزاری و لە ڕەخساندنی هەلی کارەکەنەوە بەتاکید چونکە ئەگەر خزمەت گوزاری نەبێ ناتوانین لەم جێگەی کە داناوی شارە بژین شاری عنی شارستانیت شاری عنی خزمەت گوزاری شاری عنی ئاو شاری عنی کارەبا شاری عنی ڕێگەوبان شاری عنی ناوەندە خزمەت گوزاریەکان ئێمە ئەمانەی کە باسمان کرد ئاماژەمان پێکە خەستەخانەمان هەیە دکتۆری نییە ینی مە بەس وێ بڵام هە دکتۆری تیان نیە بەڵام ئەوە وەکو پێویست نییە ساڵی عملیات هەیە دکتۆر نییە
کتێب مەکتەبەکانمان پێویستی بە نۆژەنکردنەوەیە کتێبخانەکانمان پێویستی بە فراوانکردنە کۆلێژمان هەیە بینایی نییە ئاومان هەیە پاڵاوتنیمان نییە محەتەی تەولیدی کارەبامان هەیە کارەبامان نییە کارەباکەی ئێمە بەم سیمتەنانەی کارەباکان ئەفرۆشرێ بە جەبارە ئەفرۆشێتە کۆمپانیاکان ئەوانەیە معمەلانی کەدان ڕاون ئێمە خۆمان بێ کارەبین تۆ بەم جۆرە تا ئەم معاناتت هەبێ بەڵێ ناڕازەتەکان بەردەوام بێ ئێمە بەردەوام بین بۆ گەشتن بە داخواز هیوادارم لەم منبەرەی ئێوە وەڵێم حکوومەت بە جددی داخوازەکان وەرگێ چونکە هەموو هەنگاوێک بە هەنگاوی یەکەم دەستی پێیەکە هەنگاوی یەکەم و دووەم و سێم سەیری بەرچەکردداری بەرامبەرەکەتەکەی هیوادارم حکوومەت بە دەنگەوە بێ ینی چونکە زروفەکە ئەوە هەڵ ناگرێ بە ئوسلوبی تر بە شێوازی تر بە ڕێگای تر بگرینە بەر ڕێگای تر هەیە ئوسلوبی تر هەیە شێوازی تر هەیە ئەمە هەنگاوی یەکەممانە هەنگاوی داهاتومان هەموو ڕێگایك لە بەردەممانە کراوەیە لە وەختێک تۆ گوێمان لێ نەگری زۆر سپاس کۆچەر کاگە بوجات جموجوڵی بازار و بازرگانی لە قەزای کفری چۆنە وڵاهی ئەوەی ڕاستی بێ من وردبینیەکم کرد باسی یەک شتێکت بۆ کەمەویش خانوبەرە باسی خانوبەرت بۆکەم لە شاری کفری طبعاً وردبینیەکم کردە لە 2013 بۆ 2023 خانوویەک لەم شارە لە 2013 بە 68 میلیۆن دینار فرۆشراوە ئێستا 26 میلیۆن ناکە خانوویەکی ئەنفال کە کراوە لە کفریە ئێستا 2 دەفتەرونی و بۆ 3 دەفتەرەکە بە هەمان شێوە ئەو خانووی ئێستا لە سمود دروست کراوە لە نێوان 7 دەفتەر بۆ 8 دەفتەرە واتە سمود ئێمە حەزەکەین بەڕاستی هەموو شارەکانی کوردستان کەشە بکە حەزەکەین بەڵام بۆچی لە ڕزگاری خانوویەکی ئەنفال 8 دەفتەرە بەڵام خانوویەکی کفری ئەنفال 2 دەفتەرونی ناکە ئەمە یەک سێکتەر کە باسم بۆت کرد لە ڕووی تیجارەتەوە بەڕاستی ئەم شارە ناڵێم یانی ڕماوە ینی بەڕاستی باسی هەرچی شتێکی بکەی نوقسانیمان هەیە بەڵام یەک شتەیە باتە داروکیە و قەزێ بکەم بەڕاستی لەم شۆنەوە لەم بەرەی ئێوە ئێمە دەستخۆشی لە هەموو کەسێکەکەین لە هەموو لایەنێکەکەین لە هەموو ڕێکخراوەکەکەین کە هاتووە بۆ پاڵپشتی ئێمە بە تایبەتی یعنی ئەمە شتێکە من کۆمەڵی ئیسلامیم بەڵام مەکۆی کفری کاکڕۆڤان بەڕاستی تیمی حکومی گۆڕان لە منتیقەی گەرمیان هەروەها ئەنجومەنی سلێمانی کە دوو ئەندامی ئەنجومەنی سلێمانە هاتنە پاڵپشتی شارەکەمان ئێمە داواکەین لە یەکێتی و لە پارتیش بەڕاستی ئەوانەی خۆیان بە خاوەن دەسەڵات دەزانن بێن هاوکارمان بن و پاڵپشتمان من دەستان سپاس کاگە بوجات کاگیوا ئەگەر نزیکم لە کۆتایی بەرنامەکەمان ئەگەر بە کورتی گەنجی قەزای کفری چی پێویستە چی بۆ بکرێ ئەی گەنجی قەزای کفری مەسەل پێویستی بە هەلی کارە یعنی پێویستە کۆمەڵێک کارگە بێرنە شاری کفریەوە ئێستا کارگەیەکیان هێناوەتە شاری کفریەوە حەقی شاری کفریە گەنجەکان کفری چونکە زۆربەی بێکارە مەسەل حەقی خۆمانە 100% لە کارگەکە گەنجی کفری بێ بەڵام 125 داوەتە شاری کفری پێویستە 100 گەنجانی کفریدا بمەزرێن پێویستە چەند کارگەیەتر بێرنە شاری کفریەوە بۆی ئەم گەنجانە بێکار نەبن یعنی ئەم شارە هەتا بێ بەرەو خراپترە ڕوا بەرەو باشتر ناڕوا یعنی لارێم کورسانە زۆربەی شارەکان بەرەو پێش چوونە بەڵام کفری بەرەو دووەوە ڕوا من یەک جیاوازی بچوو بکەم لە نێوان ڕابردوو ئێستاە ئەگەر سیر بگەی لە کفریە لە پێشترە قوتابخانەی تیا بووە ئەو شارانەی ئێستا کە زانکۆیتیا لە کفریا زانکۆیتیانە تەلەبە لەورۆ خوێندکار لەو شارانەوە هاتنەوە بۆ کفری لە قسم داخلی ئاماونەتەوە لەم قوتابخانەی ئێرە خوێندویانە لە کۆنا لە هەشتاکانە نەخۆشخانەی تیا بۆ ئێستا ڕووخاندویانە ئەو نەخۆشخانە لە شارەکانی دەوروبەر و لە گوندەکانی دەوروبەر و خەڵکاتەوە بۆ کفری بۆ چارەسەر کەچی ئەبینی ئێستا خۆمانە ڕۆین بۆ سلێمانی نەخۆشخانەکەمان وەکو تەرمیناڵێکی لاتووە هەرەوەیشەنا جادە و بانەکانمان دووسێ جادایە پێشتر لە کات سەدام حوسێن قیرتاو بۆ ئێستا بە بیان و چاکردنەوە تێکیانداوە تا ئێستا چاکیان نەکردووە بڕواتە بێ 100 ساڵ پێش ئێستا لە زمانی عوسمانیەکانە ڕێگایەکیان کردووە لە پشت بەنداوەکەوەیە باشە بە بەرد هەڵیان چنیوە 100 ساڵ پێش ئێستا ئەو ڕێگایەکە ئێستاش ماوەین 100 ساڵ بەلیسێ لە ڕێگای ئێستای کفری دووسخورمات و باشترە باشە زۆر سپاس کاکی وەمامەسا کۆچەر کۆتا قسەتان بکەن لە ژێر خێمەی مانگرتوانی خەڵکی قەزای کفری وڵاهی من بۆ دوجار دووپاتی یەکەمەوە
ئێمە لەوە دەرچوین داوای ئاو کارەبا و داوای خزمەت گوزاری سەرەتایە ناکەین لە ئێستاە شارەکەی ئەمە خەتەری لەسرە و بەجددی خەتەری لەسرە لە ڕووی دیموگرافیاوە ئەمە نقطەیەکی مهمە وای لە ئێمە و ئەم برادرانش کردووە کە لێرە کۆبینەوە ومان بگرین و هەتا وەڵامیش نەدرینەوە ئێرە چۆڵ ناکەین بەردەوامە بین لە خەباتی مەدەنی خۆمان و ئەو ماوەی 3 ڕۆژە نوێت ینی زۆر بەهێمنی بە مۆدێرنانە بە سەردەمیانە خەباتێکی مەدەنیمان بەرپا کردووە و بەردەوامیشە بین زۆر سوپاس بۆ ئێوەش دووبارە بە زۆر سپاس مامۆستا کۆچەر سپاس بۆ ئەم بەڕێزانە مامۆستا جیاد مامۆستا هاشم کاگیوا وەک نوێنەری گەنجان مامۆستا کۆچەر ئەم مامۆستا سۆران کاتی بەرنامەکەمان بە کۆتا گەشت سپاس بۆ بەشداریکردنی ئەم بەڕێزانە کە چالاکوانانی قەزای کفرین و هیوادارین لەم ماوە کورتە تا توانی بێتمان معانات و کێشە و گرفتەکان لە بواری خزمەتگوزاری و ڕەخساندنی هەلی کاری خەڵکی قەزای کفری خسبێتمانە ڕوو بەخوای گەورەتان دەسپێرم تا بەرنامەیەکی تر بە خزمەتان شادەبینەوە خواتان لەگەڵ.